بزانن پەروەردگارت مۆڵەت ئەدات بە زاڵم کە زوڵمی بکات. خۆشی ناوێت، وەڵڵاهی خۆشی ناوێت، بەڵام بۆ ئەوەی پەڕاوی زوڵمی پڕ ببێت إن الله ليملي للظالم حتى إذا أخذه لم يفلته إن أخذه أليم شديد. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا وقائدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بران خشكاني عزيز، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان، لەگەڵ ئێوەمە بە شانازی بکەم بە دینەکەتان، بە ئیسلامەکەتان، و بۆ ئەو خوایەی کەوا سوژدەی بۆ ئەبەن و ڕکوعی بۆ ئەبەن، ئەو خوایەی کەوا لە دێر زەمانەوە فەرمێت وئینا من المجرمین منتەقیمون، بێگومان ئێمە تۆڵە ئەسێنین لەوانەی کەوا مجرمن، تاوانبارن، سنوورەکانیان بەزاندووە، زوڵم و تەعەدا دەکەن. ئەمە قسەی پەروەردگارتانە، ئەو خوایەی کە سوژدەی بۆ دەبێ، ئەو خوایەی کە ڕکوعی بۆ دەبێ، ئەو خوایەی کەوا بۆ تەقدیس سوێندی پێدەخۆی، ئەو خوایەی کەوا کەلامەکەی لە شوێنی بەرز ڕائەگریت، ئەو خوایەی کەوا بە ئیحترامەوە دەست بۆ کەلامەکەی دەبێت و دەیخوێنیتەوە. کەوابوو شانازی بکەن بە ئەو خوایەی کەوا حەل لە دێر زەمانەوە فەرمێت بە ئینسانی خاوەن باوەڕ، ئاهلی تەوحید و یەکخواناس، لە دێر زەمانەوە فەرمێت سەبرت هەبێت، تەحەموڵت هەبێت. خوای پەروەردگار تۆڵە لە زاڵمەکان دەسێنێت. ئەمە قسەکردنی خوایە جەلە جەلالوه لەگەڵ مرۆڤەکانە، واتە لە دنیا سەبرت هەبێت لەسەر ئەوەی کەوا تاوانبار دەیکات و تۆ ڕێگەکەی خۆت مەدۆڕێنەکە یەکخواناسیە. ئەڵڵا فەرمێت ئەوانە لێگەڕن بۆ من هەتا کاتیان دێت. بە چای خۆمان ئەم یەک و دوو ڕۆژە بینیمان ئەوانەی ماوەیە کە زوڵم و تەحەدا ئەکەن، چۆن ئەڵڵا تەعالا کەسێکی بۆ ناردوون بۆ ئەوەی قەلاچۆیان بکات لەسەر ئەو زوڵم و تاوانەی کە چەند ساڵانێکە خەڵک پێی دەتلێتەوە. ئەو هەموو سەرۆت و سامانەی کەوا دەستیان کرد بەسەریا و بینیمان بە بەرچاوی خۆمانەوە کە ژوورەکانیان پڕ لە پارە کرد و پارەی ئەو میلەتە بوو. ئەی کە سەرشۆڕی و زەلیلیە تا دوێنێ تۆ قسەت دەیخوارد بەم لاودا، ئەمڕۆ متتەهەمێکی تو دەست بەسراوە ڕاپێکی سژن دەکرێ بۆ لێ پرسیینەوە لەسەر قوتی خەڵکی، لەسەر نانی خەڵکی، لەسەر ئەوەی کە بردووتە. ئەی زەلیلی بوو ئەوانەی کەوا لەو ڕۆژەدا زەلیلی بەر شاشەکان دەکەون تەنها لەبەر ئەوەی حەق و مافی خەڵکیان خواردووە و زوڵمیان لە خەڵکی کردووە. کەوابوو برای مسلمان، کەسی ئیماندار، کەسی خواپەرست، بێتاقەت مەبە لە دیندارێکت کە دەیکەی، پش و درێژ بە، بە تەحەموڵ بە. والله وعدەکانی خوا ڕاستە. ومن أصدق من الله قيلا ومن أصدق من الله حديثا. کەوابوو بزانن پەروەردگارت مۆڵەت ئەدات بە زاڵم کە زوڵمی بکات. خۆشی ناوێت، وەڵڵاهی خۆشی ناوێت، بەڵام بۆ ئەوەی پەڕاوی زوڵمی پڕ ببێت إن الله ليملي للظالم حتى إذا أخذه لم يفلته إن أخذه أليم شديد. خوای پەروەردگار مۆڵەت ئەدا بە زاڵم، مۆڵەتەکەی بۆ خۆشەویستی نییە، مۆڵەتەکەی بۆ دوو شتە. یەکەم، ئەڵڵا تەعالا زۆر بەڕەحمە، بەشکم تەوبە بکات، بەشکم لە شوێنێکە لە جێگەیەکە ئیتر سەری با لە بەرد و بگەڕێتەوە لەو تاوان و گوناها، بۆیە عومری درێژ دەکات و مەجالی پێدەدات. دووهەم، خوای پەروەردگار تەمەنی پێ ئەدات بۆ ئەوەی عومری درێژ بێت، لە ڕۆژی قیامەتە حوجەی نەبێت بڵێ خوا یا من تەمەنم کەم بوو ئەنیا تەوبەم دەکرد و دەگەڕامەوە. ئەڵڵا عومریشی درێژ دەکات. بۆیە دەبینی عومری دەسەڵاتداران زاڵمان زۆرە، بۆ ئەوەی حتاکو لە ڕۆژی قیامەتە لە خزمەتی خوا جەلە جەلالوه عوزر نەهێنێتەوە بڵێ یا ڕەبی وەڵا من عومرم کەم بوو نەمەزانی عەقڵم پێی نەدەشکا، ئەگەر تەمەنم بکردایە بە پێی مروری زەمن ئەوە منیش عاقڵ دەبووم و ژیر دەبووم و ئەمجارە عەقڵم کامڵ دەبوو، ئەمزانی ئەوە زوڵم و تاوان و وازم لێ دەهێنا. بۆیە سوبحان الله لە سەدا 99.8
کار بەدەستان و ڕئیسی وڵاتان بەتەمەنن بۆ ئەوەی لە خزمەتی خوای پەروەردگارە بەهانەیان نەبێت. کەوا بوو برای بەڕێزم موژدەت لێ بێت، دەست بگرە بە قورئانەکەت لێ بێت تاقەت مەبە. ئەو زەمانەی کە خەڵک دەڵێن وەڵا ئیسلام باوی نەماوە، ئیسلام کۆنەپەرستیە، ئیسلام دواکەوتنە، ئیسلام وای کردووە کە وای ئێمە پێش نەکەوین، دە وەڵاهی هەر ئەو ئیسلامەیە دەستی پێوە بگریت بەڕێز دەکات و عەزیزت دەکات. هەر ئەو ئیسلامەیە پێغەمبەران دەستیان پێوە گرتووە خوای پەروەردگار نجاتی داون. هەر ئەو ئیسلامەیە ئەڵڵا تەعالا فەرمێ کەسێک ئەگەر ئیمانی پێهێنا وەکەذالکە نونجی المؤمنین، ئێمە هەر ئابە و شێوازە وعدی خوایە ئەفەرمێ ئیمانداران ڕزگار دەکەین. کەوا بوو برای بەڕێزم شانازی بە ئیسلامەکە تۆ بکە، بە دینەکە تۆ بکە و بیزان ئەوانەی دژایەتی تۆ و دینەکەت و ئیسلامەکەت و میحراب و مزگەوت و سیمای موسڵمان و پەچەی ئافرەتانمان دەکەن، بزانە دژایەتی خوایەکی وا دەکەن کەوا ئەوانەی تا دوێنێک دەسەڵاتیان هەبوو بەسەر خەڵکیان نائەخڕی، ئەمڕۆ خۆیان بێدەسەڵاتن و ماڵ و سامان و ڕۆح و گیانیشیان پارێزراو نەبوو وە نییە. کەوا بوو شانازی بە ئیسلامەکەت بکە، لە چواردەوری قورئانەکەت بسوڕێرەوە، زەمزەمەی دەمت با کەلامی خوا بێت، ئیستیغفار و گەڕانەوەت بێت، چون هەر ئەمە بەکەڵکت دێت و هەر ئەمە سەربەرزی دنیا و قیامەتە. سیر کە ئەوانە کە زەلیل بوون تەنها لە پێناوی دنیا زەلیل بوون، لە پێناوی سکیان و بردنی ماڵی میلەت زەلیل بوون. تۆ شانازی بکەکەوە سەربەرزیت بەوەی کەلامی خوا جێبەجێ کردووە و دەستت بە دینەکەی گرتووە. کەوا بوو سەربەرز بیت خوشکی بەڕێزم بۆ پەچە و حیجابت، سەربەرز بی برای بەڕێزم بۆ دەستگرتنت بە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام و منهج و پەیامی ئاسمانی. وصلى الله وسلم على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.